ساڵتان لەبێت بینەرانی کورسات مزمنە ڕۆتۆفیقم لەڵخێم شەی بەرنامی پانۆراما پێتان گەیشتینەوە. 47 ساڵ تێپەڕە بێ بەسەر یادی دامەزاندنی کۆمەڵەی خوێندکارانی کوردستان، ئەو کۆمەڵەی کە ڕۆڵێکی گرنگی ژێڕا لە ڕێخستنی ژیانی خوێندکاران و خوێندن لە سەردەمی شاخ و لە سەردەمی دوای ڕاپەڕین و لە سەردەمی حکومڕانیدا. سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی بەبوونی یادی 47 ساڵی دامەزاندنی کۆمەڵەکەوە پەیامێکی گرنگ و هەروەها پەیامێکی پیرۆزبایی و پەیامی سەرکەوتنی بۆ ناردوون. کۆمەڵێک پەیامی گرنگ لە پەیامەکەی سەرۆک باڤڵدا هەیە بۆ کۆمەڵی خوێندکارانی کوردستان کە پێویستە لە یادی 47 ساڵی دامەزراندنیدا پەیڕەوی بکەن. دیارە کۆمەڵی خوێندکارانی کوردستان یەکێک بۆ لە کۆمەڵە گرنگەکان کە هەمیشە بە خۆنەویستانە لە پێناو کێشەکانی خوێندکاران لە هەرێمی کوردستان لە سەرجەم ناوەندەکانی خوێندن تێکۆشاوە بۆ ئەوەی کە کێشە و گیرروگرفتی خوێندکاران چارەسەر بکە. و یەکێک بۆ لەو کۆمەڵانەی کە داکۆشیکاری سەرسەخت بووە لە مافەڕەوەکانی خوێندکاران بە تایبەتی لە خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان و سەرجەم قۆناغەکانی دیکە. بینیمان لە ماوەکانی ڕابردوو لەو کێشە و گیرروگرفتە گەورانی کە لە پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە زانکۆ و پەیمانگاکان هەبوون و ئەو کێشە و ئالەنگارانی کە ڕوبەڕووی خوێندکاران بۆ لە هەرێمی کوردستان سەرۆک کێشێتی نیشتیمانی کوردستان سەرۆک باڤڵ تاڵەبانی چۆن هاتە مەیدان و چۆن خۆی بە براو بە کەسی خوێندکاران زانی و چۆن لە ئاستی بەرپرسیارەتی حیزبی و کەسیدا بوو بۆی کە کێشەکانیان چارەسەر بکە. لەم یادەدا پێویستە خوێندکاران چۆن ڕۆڵی خۆیان جارێکی دیکە نوێ بکەنەوە و پێویستە چۆن پەیامەکانیان بە ئاراستەی سەرکەوتنی پرۆسەی خوێندن بێ لە هەرێمی کوردستان. ئێمە شۆگفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم برای بەڕێزمان کاک جوتیار مەحموود ئەندامی یاخود کادری پێشووی کۆمەڵی خوێندکارانی کوردستان. تاوا بەخێراتی کاک جوتیار سەرچاوماناتی. هەروەها برای بەڕێزمان کاک شاخەوان هەرکی ئەندامی سکرتارێتی پێشووی خوێندکاران بڕیارە لەگەڵمان بێ لە ڕێگەی سکایپەوە لە نەرویج واروها کە قادر حەکیم هەم ئەندامی سکرتارێتی پێشووی خوێندکارانە جەنابیشان لە ڕێگەی سکایپەوە لە شاری هەولێر لەگەڵمانە بێ. سەرەتای گفتوگۆکە لەگەڵ کاک جوتیار دەست پێکەم دیارە 47 ساڵ تێپەڕەوێ بەسەر یادی دامەزانی کۆمەڵی خوێندکاران. ئەم کۆمەڵەیە ڕۆڵێکی گرنگی هەبوو لە کایی خوێندن و لە سەردەمانی شاخ و شۆڕش و هەروەها لە سەردەمانی دیموکراسی و حکومداریدا. لەو بارەی و پەیامی جەنابتان چی؟ بەڵێ زۆر سپاس کاکاوڕێ پیرۆزبایی خۆم لە هەموو کادیران و ئەندام و لایەنگرانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان دەکەم و بە تایبەتی ئەو کادرانەی کە کادیری ئەساسیم ڕێکخراوە بوون و خۆبەخشانە ئەرکەکانیان ڕاپەڕاند چونکە زۆرترین کادیری خۆبەخش لەناو ڕێکخراوێکی وەکو کۆمەڵی خوێندکارانی کوردستان کاری کردو بەبێ بەرامبەر شەو ڕۆژیان خستە سەرێک بۆی کە ڕوویەکی جوان پیشانی خوێندکاران بدەن لە ناو ناوەندەکانی خوێندن ڕوویەکی جوانی ئەم ڕێکخراوە بۆیە دەستی مادووبوونی یەکە بە یەکانە گوشم کە لەوانەیە لە کەم مناسەبە ناوێ ناتبێت. وە لێرەشەوە سڵاو و درود بۆ ڕۆحیە ڤاڵمام جەلال دامەزرێنەری کۆمەڵەی خوێندکارانی کوردستان کاکاوڕاگردی قەت بین. ئەو ڕێکخراوە بۆیە ناوەکەی هەر بە زیندوی ماوەتەوە هەر بە گەورەی ماوەتەوە توانیوێتی لە مێژوو دەستکەوتی گەورە بەدیبێنێ لەبەر ئەوەی کە لە سەرەتاوە هەڤاڵمام جەلال بیرۆکەی دامەزراندنی ئەم ڕێکخراوەیدا بەگوێی هەمویانە و کۆمەڵی هەڤاڵی ڕاستپار کە بتوانن ڕێکخراوێکی وەکو کۆمەڵی خوێندکارانی کوردستان دروست بکەن. کۆمەڵە سیفەتە بۆ لە هەڤاڵمام جەلال کە لێرە بە تاریخ کە باسی بکەین بەڕاستی یعنی شتێکە کە بەڕاستی مای سەرسوورمانە بۆ هەموو لایەکوانە. ئێمە کاتێکە ئاژبەتاڵی ساڵی 1975 بینین لە دوای ڕێکەوتنامەی جەزایر لە 6/3/1975 هەڤاڵمام جەلال شۆڕشی نوێی گەلەکەمان لە 22/5/1975 دەست پێ دەکاتەوە شۆڕشی نوێی گەلەکەمان. ئەم فەرقا کە 2 مانگ و 16 ڕۆژەکە ئەوەنەی من گەڕابێتم یعنی سێرچم بۆی کردبێ لە هەموو شوێنەکە لە هیچ وڵاتێکی دنیا نەبووە کە دوو وڵاتی گەورەی منتیقەکە ئیتفاقیەک بکەن کە شۆڕشێکی منتیقەیە کەرەست پێ بێنن سەرکردەیەک بێ دوای تەنها 2 مانگ و 16 ڕۆژ جارێکی تر ئەوە بەگوێی کۆمەڵانی خەڵکی کوردستان زەنگی شۆڕشی نوێ لێبدا. لە هیچ شوێنێکی دنیا من بەڕاستی ئەوم بەرچاو نەکەوتوە لە وڵاتانی کە بەڕاستی داگیر کراون تووشی کێشە و گیرروگرفت بوونەوانێ و شۆڕشی چەکداریتیانە سەری هەڵداوە. تاریخێکی تر هەیە سەیرەکەی هەڤاڵمام جەلال لە 26/4/1976 لەگەڵ کۆمەڵی هەڤاڵا وەکوتم بڕیاریاندا کە کۆمەڵی ئەو کاتە لە ژێر ناوی کۆمەڵی خوێندکاران و لاوانی شۆڕژگەر کۆمەڵی خوێندکارانی کوردستان دامەزرێنەوە.
لە یەکی 1976 شۆڕشی چەکداری یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێکا کە دیقەت بدەیە ڤاڵمامجەلال شۆڕشە خوێندکاریەکە کە لە 26 چوار 1976 جاری داوە خستوێتە پێش شۆڕشە چەکداریەکەوە یعنی ئەوەندە بە گرنگی زانیوە لەو سەردەمی دوای ئاژبەتاڵ و نوسکۆ هەڤاڵمامجەلال سەیرەکەی پێش شۆڕش پێش ئیعلانی شۆڕشە چەکداریەکە ئیعلانی ئەوەکە کە دەبێت ڕێکخراوێک دروست بکرێت لە ناو ناوەندەکانی خوێندندا لە پاڵ جۆشدانەوەی بیری کوردایەتی و شۆڕش بێن کە کادیری باش پەروەردە بکەن بۆی کە بەڕاستی هەم لە شار و هەم لە شاخ بتوانن کە ئەو ئاژبەتاڵی کە هەرێمەکەمانی گرتوێتەوە بتوان کۆتایی پێ بێن و جارێکی تر شۆڕش دەست پێ بکاتەوە خوێندکارانی بەداینەمەوەی شۆڕشی نوێ لە قەڵەم بەتەئکید وایە ئەویش وەکوتم بۆ زەهن و بیر و فکری هەڤاڵمامجەلال لەگەڕێتەوە خۆی کەسێکی شۆڕژگێر و خوێندەوار بووە پێش ئەوەی شۆڕژگێر بێ هەڤاڵمامجەلال خوێندەوار بە لەبەرەوە گرنگی ڕێکخراوە قوتابی و هەر خۆشی هەڤاڵمامجەلال دامەزرێنی یەکەمین ڕێکخراوی قوتابی هەرێمی کوردستانە کە ڕێکخراوی قوتابیانی کوردستانە هەر هەڤاڵمامجەلال دامەزرێنەری ئەم ڕێکخراوە سکرتێری ئەم ڕێکخراوە بووە لەبەرەوە وەکوتم بەشێکی گرنگ و گەورەی کە ئەم ڕێکخراوە مێژوویەکی پڕسەروەری هەیە کە ئەم ڕێکخراوە ڕێکخراوێکی ئەوە ڕێکخراوێکە ناوی دەرکردووە و خاوەنی چەندەها دەستکەوتە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هەڤاڵمامجەلال دامەزرێنەر و ڕێنماییکاری ئەم ڕێکخراوە بۆ بەشێکی گرنگی دەستکەوتەکە بۆ ئەگەڕێتەوە اینجا ئاکەوێتە سەرەوەی لە دوای 47 ساڵ ینی دامەزانی کۆمەڵی خوێندکاران بۆ مێژوە پرشنگداری کە جەنابەت ئاماژەی پێدەیەوە ئەو ڕۆڵە گرنگ و هەستیاری کە سەرۆک مامجەلال هەیە بۆ لە دامەزانی ئەم کۆمەڵەیە و ئەوانی بە داینەمۆی فکر و ڕۆشنبیری و شۆڕش زانیوە پێ دوایە ینی خوێندکاران هەمان جۆش و خرۆش و وەستانەوەی ئەو ساڵانی سەرەتایان هەیە لە ئێستادا یاخود نەخێ سەردەمەکە گۆڕاوە کاگاڕە بەتاکید ئێمە ئەگەر مێژووی کۆمەڵی خوێندکارانی کوردستان بەسەر چەند قۆناغێکا دابەشنین قۆناغی یەکەم قۆناغێکی قورس و گرانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان بە کە ساڵی 1976 بۆ ساڵی 1990 بۆ کە هەمومان نەزانین لەو کاتەیە شەڕی عێراق ئێران لەو کاتەیە هەبوو واروە شەڕی کە بەردەوام یەکێتی نیشتیمانی کوردستان لە شەڕدا بوو لەگەڵ حکوومەتی بەعسی فاشستەوە لەو ماوەی چەند ساڵەیە ئەنفال و کیمیاباران و هەموو ئەو کارەساتانە بەسەر هەرێمی کوردستان داهاتووە ئەوە یەکێکە لە قۆناغ کورسەکانی کۆمەڵی خوێندکاران کە لەو کاتەوە توانیوێتی لە ناو ناوەندەکانی خوێندندا وەکوتم بیری کوردایەتی و شۆڕژگێڕی چەکارە بکات لە ڕێگەی کۆمەڵی خوێندکاران و لەو ناوەندەکانی خوێندن و وەزانکۆی ئەمە قۆناغێکە قۆناغی تریان قۆناغی دوای ڕاپەڕینەکەی 1991 بۆ هەتا ساڵی 2023 کە بڵین کاتی ڕوخانی ڕژێمی بەعسا بە یەکجاری ئەمەش کە هەر کۆمەڵی خوێندکارانی کوردستان لەو کاتە کە تەرکیزی خستبۆ سەرەوەی کە بیری شۆڤێنیەتی حکوومەتی بەعز لە پرۆسەی خوێندن ئەوەندەی کە بتوانێت بێنێتە دەرەوە و هەروەها قۆناغی ترمانەیە کە قۆناغی 2023 تا ئێستاە کە ئەبینین بەپێی سەردەمەکە و ڕۆژگارەکە چەندەها سیستەمی خوێندن لە ناو ناوەندەکانی خوێندندا بەڕاستی پێیا بووەوە لە دنیای ئەمڕۆیە کە لە هەموو وڵاتانی دنیا تەرکیزێکی گەورە لەسەر کەرتی پەروەردە و خوێندنی باڵایە بە تاکید کۆمەڵی خوێندکارانی کوردستانیش بەپێی ئەو گۆڕانکاریە خێرانی کە لە ئێستایا ڕوە دەچکە گۆڕانکاریەکان بە بەراورد بە قۆناغەکانی پێشوو زۆر گۆڕاوە کۆمەڵی خوێندکاران ڕۆڵ و کاریگەریەکی گەورەی هەبووە و دەتوانین بڵێن لە ئێستاشەوە کە یادی دامەزرانی 47 ساڵەیەتی و ڕێکخراوەکە بە زۆرە لە جۆرەکان کە ئێستا سڕکراوە بەرنامە هەیە کە بە مەنهەجێکی تازە و بە ستافێکی تازە دامدرێتەوە سڕکردنەکە هۆکاریەوە کە دەبێت کۆنگرە بەسترێت یا بەڵێ خۆی کۆنگرە دەمێک بوو نەبەسترا بوو لە ساڵی 2011 نەبەسترا بوو لە دوای ئەوەی کە بەڕاستی بڕیاری سڕکردنی و ئۆرگانەدرا بڕیاری ئەوە درا کە دەبێت ئەم ڕێکخراوە بە زۆرێکی تر بە شێوازێکی تر دەبێ واش بێ بەدڵنیاییەوە کە منهەجی کارکردنی کۆمەڵی خوێندکاران لەگەڵ ئەم سەردەمی ئێستاە و بە تایبەتی لەگەڵ سیستەمەکانی خوێندن و ئەو هەموو زۆربوونی ژمارەی خوێندکارە ئێستا لە ناو ناوەندەکانی خوێندندا زیاتر لە ملیۆنە 400,000 خوێندکار لە ناو ناوەندەکانی خوێندندایە ئەبێ کۆمەڵی خوێندکارانی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە خاوەنی ئەم ڕێکخراوەیە بە جۆرە لە جۆرەکان ئەم ڕێکخراوە بە مەنهەجێکی نوێوە و بە ستافێکی نوێوە دابڕێژێتەوە بۆی بیخاتە خزمەتی ناوەندەکانی خوێندن و بتوانێت کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە جاران زیاتر ئەرک و ڕۆڵی خۆی ببینێ بەڵام کۆمەڵی خوێندکارانی کوردستان ناتوانێت ئەرک و ڕۆڵی خۆی بەباشی بەجێ بگێنێ ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوانی فعلی مادی و معنەوی ئەو ڕێکخراوە نەبێ ئەم ڕێکخراوە ئەبێ بە فعلی پشتیوانی مادی و معنەوی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکەکەی هەبێ بۆی کە بتوانێت لە ناو ناوەندەکانی خوێندن
بەباشی ئەرکی خۆی بەجێ بێنێ و خزمەتی خوێنکاران بکە بەبێ جیاوازی. دەست خۆش دواتر دێمەوە ینی بازەوەکەین کە تا چەندە ینی پێویستە کۆمەڵەیەشی گرنگی وەکو خوێندکاران جیا بکرێتەوە لە ینی حیزب و پەیامەکەی جیاوازتر بێ بۆ چینێکی دیاریکراوە چکە بەڕاستی ئەو چینەش یەکێکن لە هەرە چینە گرنگەکانی ئەم کۆمەلگەیە و پێشکەوتنەکانەمووی لەسەر دەستی خوێندکاران بە تایبەتی لەسەر دەستی خوێندکارانی زانکۆ پێماگان دەست خۆش دێمەوە خزمەت جەناوت کاک جوتیار بۆ بابەتە کاک قادر حەکیم ئەندامی پێشووی سکرتارەتی خوێندکاران لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمانە بەخێر بێ کاک قادر یادی 47 ساڵی دامەزانی کۆمەڵی خوێندکارانتان لێ پیرۆز بێت لەم ڕۆژەدا چ پەیامێکت هەیە سەرەتا ئەتوانین پەیامی خۆت بگەێنی بۆ بۆنێەوە فەرموو. زۆر سپاس ئێوارەی بینەرانی کورسات باش ئێمە بە خۆشحاڵیەوە لە یادی 47 ساڵی دامەزانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان بە پێویستی دەزانین سڵاو بنێرین بۆ ڕابەری کۆچکردومان جەنابی مامجەلال خاوەنی بیرۆکەی دامەزاندنی کۆمەڵی خوێندکارانی کوردستان و دیارە هەر لە سەرەتای دروستبوون یەکێتی نیشتیمانی کوردستان مامجەلال بیرۆکەی ئەوەی هەبووە کە کۆمەڵی خوێندکارانی کوردستان هاوشانی کایە سیاسیەکەی کۆمەڵی خوێندکارانی کوردستان دابمەزێندرێت ئەوە بوو لە 26 چواری 1976 لە شاری کەرکووک لەلایەن کاکۆسەت و کۆمەڵێک هەواڵ لە شاری کەرکووک و کۆمەڵی خوێندکارانی کوردستاندا دەمەزێتن و دەبێتە ژینەمە و کارکتەرێکی زۆر بەهێزی کایە سیاسیەکان کە ئەو کاتە خۆتان نەزانن نیسکۆی شۆڕشی ئەیلول وەکو هاوڕێم کاک دوتیار باسی کرد باڵی بەسەر تەواوی کوردستاندا کێشا بوو خەڵک تەواو ناومێت ببوو یەکێتی نیشتیمانی کوردستان لەو کاتە دروست دەبێتن و لەو کاتەشدا بیر لەوە دەکەنەوە کە کۆمەڵی خوێندکارانی کوردستان دروستکەن. لێرەوە بە پێویستی دەزانم پیرۆزبای لە تەواوی ئەو هەواڵانە پیرۆزبای خۆمان لە تەواوی هەواڵانە بکەین کە لە ڕۆژێک لە ڕۆژان لە کۆمەڵی خوێندکارانی کوردستان کاریان کردووە. کۆمەڵی خوێندکارانی کوردستان تەنها بۆ کادیرەکانی خۆی بۆ تەواوی ئەو خوێندکارانەی کە کۆمەڵی خوێندکارانی کوردستان توانێتی بی دەنجی ڕێنمایەکانی گەیشت بێتن بۆ هۆشیارکردنەوەی خەڵک خوێندنگەیەکی گەورەی لە کایە سیاسی هەرێمی کوردستان بووە. ئەگەر باز لە مێژووی کۆمەڵی خوێندکارانی کوردستان بکەین کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە سەرەتای دروستبوونیەوە تاوەکو ئەمڕۆکەش کە لە پەیامەکەی سەرۆک باوەڵدا هاتووە کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە ئایندەیەکی نزیکە دەست بە کاری ڕێکخراوەی خۆی دەکاتن وەکو ئەوەی کە لە مێژوودا کردوێتی بەڵام دەڵێ بە شێوازێکی نوێ و بە استراتیژێکی نوێ کاک حەشیم بەڵێ بە استراتیژ بە فۆرمێکی نوێ لە بەرژەوەندی خوێندکاران بەبێ ئەوەی کە بیر لە لایەنی سیاسی خوێندکار بکرێتەوە خزمەت بە سەرجەم سینی توێژی خوێندکاران بکەن. دیارە ئەم پەیامەی سەرۆک باوڵ تاڵەبانی بۆ ئەوەیە کە لە ڕابردوودا ڕەنگە ئێمە فۆرمی کارکردنمان ئەزبیتر بووە لەوەی کە ئەمڕۆ لە پەیامەکەی کاک باوڵدا هاتووە کە کۆمەڵی خوێندکارانی کوردستان بە فۆرمێکی نوێتر بە دیزاینێکی تازەی کارکردن کە دەین خزمەتی سەرجەم خوێندکاران دەکەین لە ناو ناوەندەکانی خوێندن و پشتیوانی کردی پەروەردە و خوێندنی باڵا دەکەین. و لە پەیامەکەی کاک باوڵ هاتووە ئێمە شانازی بە کۆمەڵی خوێندکارانی کوردستان دەکەین کە لە مێژووی خۆیان پاڵپشت و پشتیوان بووە. هیچ کاتێک ئێمە تەداخلی ناوناوەندەکانی خوێندنمان نەکردووە تەنها ئەوە بووە کە ئێمە پشتیوانی پەروەردە بووینە پشتیوانی سەرکەوتنی پەروەردە بووینە نەگەوەکەی کە ببینە کارکتەرێک بۆ دەستوەردان لە کەرتی پەروەردە و خوێندنی باڵادا. بەڵێ دەست خۆش کاک قادر دێمەوە خزمەت جەنابەت کاک شاخەوانەرچی ئەندامی پێشووی سکرتارەتی خوێندکاران لە نەرویجە و لە ڕێگەی سکایپ. بڵێ کاک شاخەوان ستاوت دەبێت لە یادی 47 ساڵی دامەزانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان وەکو کادرێکی پێشووی کۆمەڵەیە چ پەیامێکت هەیە؟ بە بۆنەی 47مین ساڵیادی دامەزراندنی کۆمەڵی خوێندکارانی کوردستانە پڕ بەدڵ پیرۆزبایی لەسەر جەم خوێندکارانی کوردستانەکەم و هەروەها سڵاو بۆ ڕۆحی پاکی سەرۆک مامجەلال تاڵەبانی دەنێرم کە ڕابەری بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان و هەروەها ڕابەری بزاوی خوێندکاریە لە هەرێمی کوردستان و لە تەواوی ناوچەکەش. هەواڵانم باسی مێژووی کۆمەڵی خوێندکارانیان کرد. من بە پێویستی ئەزانم بگەڕێمەوە بۆ مێژوویەکی لەوە پێشتر دوای جەنگی جیهانی یەکەم بزاوی خوێندکاری یان جوڵانەوەی خوێندکاری ڕۆڵێکی زیاتریان هەبوو و زروفێکی لەبارتر بوو ئەوە ڕەخسەکە
خوێندکاران بتوانن پێشڕەوی میلەتەکەمان بکەن. ئەوە بوو لە ساڵی 1926 کۆمەڵەی زانستی کورداندا ئامەزرێ. دوای ئەوەش چەندین ڕێکخراوی تر گروپی تر دامەزران هەتا ساڵی 1953 کە یەکێتی قوتابیانی کوردستان بە سەرۆکایەتی بە ڕابەرایەتی سەرۆک مامجەلال دا ئەمەزرێ. ئەو قۆناغا یعنی قۆناغی دوای جەنگی جیهانی یەکەم هەتا ساڵی هەفتاکان لە ناوڕاستی هەفتاکان بەداخێکی زۆرەوە کە پارتی دموکراتی کوردستان ئەتوانم بەڵام سەرکردایەتی ئەو کاتی پارتی دموکراتی کوردستان کە شکستیان بە شۆڕش هێنا گەلی کورد ئومێدێکیان هەبوو کە ئەو شۆڕشە بگاتە ئەنجام، بەڵام بەداخەوە پارتی شکستی بە شۆڕشەکە هێنا و ئەو کاتا خەونی خوێندکارانیش لە گۆڕنرا. و بۆ ئاگداریتان ڕەنگە ئەم مێژووە کەم کەس باسی کردبێ. ئەو کات کە عادل مراد سکرتێری یەکێتی قوتابیانی کوردستان بوو چەندین هەوڵیدا کە بزوتنەوەی چەکداری دروست بکرێت بۆ ئەوەی شۆڕش شکستی پێ نەهێنرێ، بەڵام هیچ گوێ لەوە نەگیراوە، شۆڕشەکە شکست پێهێنراوە، قوتابیانیش هەل بوو. ئالەمەوە ضرورەتی دامەزراندنی ڕێکخراوێکی خوێندکاری لە دوای دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هاتەکایەوە. ئەوە بوو کۆمەڵێک هەواڵی دڵسۆزی خوێندکاران کە هەم خوێندکار بوون، هەم پێشمەرگە بوون و هەم ئەرکی پیرۆزی ئەو کاتیان لەشان نابوو بە دامەزراندنی کۆمەڵی خوێندکارانی کوردستان خەونی دوژمنانیان لە گۆڕنا. ئەو کاتە ڕژێمی بەعەس لە بەهێزترین سەردەمی خۆیان بوو، بۆیە بڕیاریدا بوو هەر گروپێکی خوێندکاران هەر جوڵانەوەیەکی دیموکراسی هەبێ سزای لە سێدارەدان بۆ دامەزرێنەرانی ئەو گروپ و ئەو ڕێکخراوانە دەرکرا بوو. بەڵام بێسڵەمینەوە لەو بڕیارەی ڕژێمی بەعەس هەواڵانی دامەزرێنەری کۆمەڵی خوێندکارانی کوردستان بەردەوام بوون و بەیاننامەیان بڵاو ئەکردەوە و لە دامەزراندنی کۆمەڵی خوێندکارانی کوردستانەوە تا ساڵی 1991 کە ڕاپەڕینی گەلەکەمان بوو، کۆمەڵی خوێندکارانی کوردستان چەک و قەڵەم وەک دوانەیەکی خەبات هەمیشە لە پێشەوەی خەباتکردن بوو و بۆ ئەم مەبەستەش کۆمەڵی خوێندکاران شەهیدی زۆری داوە. سکرتێری کۆمەڵی خوێندکاران شەهید بووە، کادری کۆمەڵی خوێندکاران شەهید بووە و بەردەوام خزمەتی کردەوە بۆ ئەوەی کە گەلەکەمان بگاتە ئەنجامێکی زۆر باش. ئەو بوو ڕاپەرینی گەڵەکەمان هاتە کایەوە کۆمەڵی خوێندکارانیش ئەتوانم بڵێم شانازی سەرکەوتنی ئەو ڕاپەڕینی بەرەکەوێت. کاک شاخەوان لە هەموو قۆناغەکان ئەتوانین بڵین کۆمەڵی خوێندکارانی کوردستان ئەو پەیام و ئەو استراتیژەی کە لە سەری دامەزرا بووە بۆی دامەزرا بوو سەرڕای هەموو ئالانگاری و لەمپەڕەکانی بەردەمی توانیوێتی ینی مەشغەڵ هەڵگری پاراستنی ڕوتی خوێندن و پەروەردە و فێرکردن بێت لەسەر ئاستێکی باش بۆ سەرجەم خوێندکاران بە بێجیاوازی یاخود نەخێر ڕێگر هەبووە و هۆکاریشە بۆ ئەمانە؟ بەڵێ بێگومان کۆمەڵی خوێندکاران ئاڵا هەڵگری ئەو مەشغەڵە پیرۆزە بووە. کۆمەڵی خوێندکاران لە دوای نەوەیەکەوە دروشمی خوێندنی هاوچەرخی بەرز کردەوە. کۆمەڵی خوێندکاران ئەتوانم بڵێم تاکە ڕێکخراو بوو کە هەوڵیدا فدراسیۆنی ڕێکخراوە خوێندکاری و قوتابیەکان دابمەزرێنێ بۆ ئەوەی ئێمە لەوە دەرچین لە حەزبایەتی دەرچین ئەم پرۆژە ببێ بە پرۆژەیەکی نیشتیمانی کەرتی پەروەردە و فێرکردن خوێندنی باڵا ئەمانە هەمووی مڵکی تاکە کەس و مڵکی حەزب نین، مڵکی گشتین ئەبێ هەمووان تایدا بەژارم. بۆیە کۆمەڵی خوێندکاران ڕۆڵی هەبوو لە ئەوەی کە فیدراسیۆنی ڕێکخراوەکان دابمەزرێ. بەڵام من بەداخەوە ئێڵێم کە حکومەتی هەرێمی کوردستان درکی بەوە نەکردووە کە خوێندکاران توێژێکی زۆر گرنگی کۆمەڵگەن. حکومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتیش بە ڕوونتر قسە بکەم، بەڕاستی ئیتر نابێ ئێمە شتەکان لە کۆمەڵانی خەڵکی کوردستان بشارینەوە. پارتی دموکراتی کوردستان و تیمی وەزاری پارتی لە حکومەتی هەرێمی کوردستان ئەوەندەی کە گرنگیان بەوە داوە کە نەوەیەکی گوێڕایەڵ بۆ حزبەکەیان، نەوەیەکی گوێڕایەڵ بۆ بنەماڵەکەیان بێتەکایەوە بەرهەم بهێنرێ. ئەوەنە گویان بەوە نەبووە کە خوێندکارێکی شۆڕژگێر هەبێ، خوێندکارێکی نیشتیمان پەروەر هەبێ، خوێندکارێک هەستی نەتەواتی لا بەرز بێ، خوێندکارێک کە ژینگە پارێز بێ، خوێندکارێک کە بتوانێت بەڕاستی نمایندەی هەرێمی کوردستان و ئەو خواستی گەلەمان بکە هەرگیز ئەویان نەویستووە. یعنی بە سەراحەت پێت بڵێم وەزیری پەروەردە
ئەوەندەی کە خەمی لای ئەوەیە وەڵامی کۆمنتێک بداتەوە ئەوەندەی خەمی ئەوەیەتی کە گوێڕایەڵەیەکی زۆر باشی حەزبەکەی و دەستگا جۆڵێنەرەکانی بێ ئەوەنە خەمی لای خوێندکاران نەبووە بڕوانن خوێندکارانی زانکۆ لە چ قۆناغێ لە چ گرفتێکدان بڕواننە دەڤەری گەرمیان بڕوانن کە خوێندنگاکانی دەڤەری گەرمیان کە دەبواە حکوومەتتی هەرێمی کوردستان شەرمی بکردە خوێندنگایەک هەبێ لە گەرمیان کە لە ڕوخاندایە بەڵام بێباکانە گوێ بەوە نادا ئەچێ لە فەیسبوک وەڵامی کۆمنتێکیان ئەتوانێ چەندین پارە سەرفکە بۆ ئەوەی کە لە فەیسبوک عەرزی عەزەڵاتی خۆی بکە لە سۆشیال میدیا عەرزی عەزەڵاتی خۆیان بکەن. دەست خۆش کاک شاخەوان دێمەوە خزمەت جەنابێت هەرچەندە پێچێت لە دەری شۆبی سەرمات بێ بەڵام زوو دێمەوە خزمەت جەناب سپاس قوربانتم کاکە جوتیارانی بۆ نمونە ئێستا هەم کاک شاخەوان هەم ینی کاقادریش ئاماژیان بۆ داوە پێشتریش خۆ دەقسەکانە ئاماژەت بۆدا ینی کاتێک کۆمەڵێکی خوێندکاران دێتە بوون و ڕێکخراوێکی خوێندکاری دێتە بوون دیارە بێگومان لە پێناو خزمەتکردنی ئەو چینەیە و ئەو خوێندکارانەیە بە بێ جیاوازی ئینتیمای حیزبی وەکوەر لە پەیامەکەی سەرۆک باوڵیش ئاماژەی پێدراوە ئەو دەڵێک کە ئێمە دەڵێن خوێندکاران بە بێ جیاوازی بیرروبۆچوونی سیاسی و ئینتیمای حیزبی کەواتە ئەتوانین بڵین کۆمەڵی خوێندکارانی کوردستان بەبێ لە بەرچاوگرتنی جیاوازی چینایەتی و حیزبایەتی لەناو خوێندکاران توانیوێتی کار بکە ئەگە توانیوێتی کار بکە کێ بۆ ڕێگر بۆ لەوەی کە نەهێڵێ بەم شێوازە و بەم نەهجە کار بکە وەکو کاک شاخەوانی ژاماژەی پێدا یەکێک لە پێکێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان کە پارتی دیموکراتی کوردستانە زۆر جار هۆکار بۆ بۆی کە ئەم جیاوازیە دروستکە لە نێوان خوێندکارانی هەرێمی کوردستاندا خۆی کاک هاوڕێ کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە پەیڕۆ پرۆگرامی خۆی ئەوەی تەسبیت کردووە کە بەبێت جیاوازی ئەرکی سەرشانێتی خزمەتی هەموو خوێندکاران کە بەبێت جیاوازی ئاینی و سیاسی و هەموو مەجالەکانی تر لەبەرەوە ئەوە لە کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە پێڕۆ پرۆگرامەکە تەسبیت کراوە و یەکێ لە دروستمەکانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان ئازادی بووە زانست و ئازادی و نوێگەری بووە لەبەرەوە کۆمەڵی خوێندکارانی کوردستان و کادیرەکانی لەو ڕۆ درێخیان نەکردووە لە ینی ژیان وایە هەموو شتێک بەنسبیە لەوانەیە مەسەرەن لە هەنێ شوێنە مەسەرەن ڕەتفعلێکی شخصی هەبوو بێ کە ئەمە ناتوانێت تعمیم بکەی بەسەر کۆی کادیرەکانی کۆمەڵی خوێندکاران کە هەمویان بۆ شێوازە بیریان کرد بێتەوە بەڵام وەکو کاک شاخوان و ئاماژیان پێدا بەڕاستی کاقادر بەڕاستی زۆر جار هەبووە گرفت دروستکراوە بۆ ئەوەی کە ئەو بیرۆکانی کە کۆمەڵی خوێندکارانی کوردستان هەیەی کە ڕێگری دروست بکرێ بۆی کە ئەو بیرۆکانە لە ناو پرۆسی خوێندن ناوەندەکانی خوێندنە بەڕاستی جێگیر نەکرێت یەک شتەیە کاک هاوڕێ قسەیەکی ئەڵێگەر بتێ وڵاتێک بە تەواوەتی داگیری بکەی وێرانی بکەی لەوانەیە پێویست بە سوپایکی زۆرت نەبێ تەنها ئەوەندە بەسە کە تۆ بتوانی کە پەروەردەکەی تەدمیر بکەیت و بەرەوداوە بێنیت لەبەرەوەی ئەو قسێ بەڕاستی لە ڕوانگەیەکەوە کراوە کە ئەزاندرێ کاتێک کە پەروەەردە بەڕاستی وێرانە بێ هەموو شتێک وێرانە بێ من بیرمە لە کاتی کۆچکردنەکەی ڤاڵماوجەلالا بوو یەک دوو میدرعامی بەڕێزی پێشووتری تەندروستی پەروەەردە قسەیان کرد وتیان کاتێکە ڤاڵماوجەلال لە بەغا زۆر جار کە ئەگەڕایەوە دوو بەڕێوەبەری گشتی ئەم شارەی بانگەکەرەوە بارودۆخی پەروەەردە و تەندروستی چۆنە ئەویت پەروەەردە و تەندروستی باش بێ بەڵێ ئەویت پەروەەردە و تەندروستی باش بێ کەواتە شارێکی ئارامە ئەوەی کە گرنگە ئێمە باسی لەگەڵەوە ڤاڵانە باسی مێژووی کۆمەڵی خوێندکارانمان کرد و مێژوەکەی بەشێکی زۆری بۆ خۆی دیارەکە لەوانەیە پێویست بە ئێمە نەکە ئەرزی خوێندکارانی بکەین و کەم و کورتیشە بۆ بێگومان هیچ کەسێک و ئۆرگانێک و حزبێک نییە لە هەموو دنیا بێ کەم و کورتی و بێ موشکیلە نەبێ من لێرەوە بەناوی خۆم و هەموو ئەو کادیرانی پێشترەوە هەر هەڵەو کەم و کورتیەکە بێ داوای لێبوردن لە خوێندکارانی بەڕێزەکەین بەڵام ئەوی گرنگە لە مەودوات چی بکرێ بەڕاستی وەکو پێم وتی ئەو نمونەی کە پەروەەردە بەڕاستی مەجالێکی گرنگە من دڵنیاتانەکەمەوە حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو هەر حزبێکی سیاسی ئەگەر بیوێ ئیستقرارێت بەرقەرار بێ بیوێ کۆمەلگا بەرەو پێشەوە بچێ ئەبێ زیاتر بیری لای پەروەەردە بێ نەکردنەوەی فەوج و لیوا و سریە و نازانم هێزی ئەومە چەکدار بۆ فلان کەس هەتا پەروەەردە پێشکەوتوتر بێ ئێمە کەمتر گوێمان لە دەنگی تەقە و ڕووداوی تەقەکردن لە فلان شوێن و لە فلان شار و لەکوێ ئەمانە ئەبێ بەڕاستی هەتا پەروەەردە بەهێزتر بێ ئەمانە باشترن یعنی کاکەوڕە من دیقەتم داوە بە دوایە چووم
ئەو وڵاتانی کە زۆر استقرارن زۆر پێشکەوتون هەموو ئەو وڵاتانن کە کردی پەروەردەتیانە بەهێزە هەموو ئەو وڵاتانن کە ناوەندە زانستی و ئەکادیمیەکانیان بەستۆتەوە بە بازارەوە بەڕاستی گرفتێکی گەورەیە من بۆیە ئەو قسەیەکەم ئەمە دەبێت لە داهاتووە ببێتە بەرنامەی هەموو ڕێکخراوەکان وەکو کاک شاخەوان باسی کرد گرنگە فدراسیۆنی ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکان دروست ببێتەوە بۆی کە بیرۆکەیەکی باشە بوو بۆ بەرەو پێشبردننی کەرتی پەروەردە و خوێندنی باڵا فدراسیۆنە نەخێر نییە بە زۆر جارەیە بە مەبەستی شتێک دراوە بەڕاستی بۆی کا وەکوتم بیرۆکە باشەکان سەر نەگرێەوە بەڕاستی هەندێک لایەن هەیە کە وەکو کاک شاخەوان باسی کرد لەوانەیە زیاتر سوود لەوە ببینێ کۆمەلگا زیاتر تەراجع بکا بەرە و دواوە نەک بەرەو پێشەوە بەداخەوەکە ئەمە بەڕاستی لە دوجارە زەرمەندی یەکەم هەر ناوچەیەک و شارێکی ئەم وڵاتە نابێت دواتر هەمومانە بین زۆر زۆر گرنگە کۆمەڵی خوێندکارانی کوردستان کە لە ڕۆژانی ئایندەیان بەرنامە و منهەج و ستراکچەرەکەی دا ئەندرێتەوە بەڕاستی زۆر زۆر کار لەسەر ئەوە بکە کە ناوەندە زانستی و معریفی و پەروەردەیەکانی ئەم وڵاتە ببەستێتەوە بە بازاڕی کارەوە بەڕاستی یەکێک لە جیاوازیەکانی ئەو وڵاتانی کە دواکەوتون لەگەڵ وڵاتانی پێشکەوتون ئەوەیە کە ناوەندە زانستی و ئەکادیمیەکانیان بەڕاستی تا چەندێک لە بازاڕەوە نزیک بن ئەوەندە ئەو وڵاتە پێشکەوە هەتا چەندێک گاپێکی گەورە لە بینی ناوەندە زانستی و ئەکادیمیەکاندا هەبێ لەگەڵ بازاڕە لەگەڵ سێکتەرەکانی تری ژیانە بەڕاستی هەندەی تر کارەسا دروست دەبێت یەک سێگۆشەیەکەیە لە ژیانە بۆ هەموو شتێک ڕاستە سێگۆشەیەکەیە سێگۆشەی پێڵێن کوالەتی ئابووری کات لەوانەیە زۆر شتە بێ ئەگەر بە زانستی نەکرێ کاتی شت زیاتر لێبەرێ و لە ڕووی ئابووریشەوە زیاتر ڕەنگە لایانی مەسەلەن سەیفتی زۆر بێت ئەگە بتەوێت بینایەک دروست بکەی ئەو بینایە نەڕوخێ بەسەرتا بەڵام ڕەنگە دووشتت لێبەرێ یەکەمیان کاتەکەیە کە بە کاتێکی زیاتر دروست دەکرێت دووەمیان لایانی ئابوووریەکەیەتی زۆر گرنگە ئەو سێگۆشەی حیات لە هەموو وڵاتێکدا بەڕاستی ڕەچاو بژیرێکە کولایانی کوالەتی و ئابووری و کات کە بە هاوسەنجی بڕۆن لەگەڵ یەکترا ئەمەش بەچیەکرێ ئەمەش بە زانستیکردنی هەموو ئەو کاراناکرێ کە هەیە بە نمونەیەکی سادە من پێتانەڵم ئەبێ ڕەبتێکی زۆر زۆر گەورە هەبێ لە بینی شارەوانی شارێکا و کۆلێجی ئەندازیاری بۆ نمونە ئەو شارەی کەلەتی بەڕاستی بۆی هەتا ئەکرێ بتوانرێت ئیشەکان بە زانستی جەبەجێ بکرێ و کۆمەلگاکە بتوانێت سوودی لێ سوود لەو دەستی کارە لە هەموو دنیاکە کاوڕێ هەڵە هەیە و کێشە و گیر و گرفت هەیە جادۆبانی هیچ وڵاتێک نییە بڵێ مطلقاً کێشە و گیر و گرفتی تیانە بەڵام هەتا هەڵەکان کەمتر بێ بە زانستی زیاتر بکرێن ئەوە ئەو وڵاتە کەمتر زەرمەندەوێ بەڕاستی ئەم قسەیەم بۆ یەکرد کە لە یادی دامەزرانی ئەم ڕێکخراوە زۆر گرنگە ئەم ڕێکخراوە کار لەسەر ئەوە بکات لە داهاتووە ببێتە لایەنێکی فشار کە بتوانێت ناوەندە زانستیەکانی ئەم وڵاتە بە بازاری کارەوە ببەستێتەوە ببێتە لایەنێکی فشاری جدی لەسەر حزبەکەی خۆی بۆی حزبەکەی خۆی لەنا حکومەتا بتوانێت ئەو کۆنێکشنە دروست بکە بەڕاستی لە بینی ناوەندە زانستی و بازاری کارەکانە بۆی کە چکە وڵات پێشکەوت خوێنکاریش کەمتر مشکلی هەیە دایک و باوکی خوێنکاریش کەمتر مشکلی هەیە بەکۆی گشتی سەرجەم چیر و توێژەکان کەمتر کێشیانەیە وەکوتیش بە ئاسایی خۆتاکیت بە کورتی پەیامەکەمەوەیە ئەوەی کە کراوە لە ڕابردووە کراوە مێژوویەکی پرسەروەریە بەڵام هەنگاوی دوای ئەمە گرنگە کە کۆمەڵی خوێنکارانی کوردستان چۆن بتوانێت کاری سەردەمیانە بکە کە لەگەڵ بارودۆخە خێراکەی ئێستا بگونجێ و واز لە هەندێک شتی تەقلیدی بێنە بەڕاستی بەڵام دووپاتی یەکەمەوە ئەمە بە پشتیوانی یەکێتی نیشتمانی کوردستان بە سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و سەرۆکەکەی یەکرێت بە تەنها کۆمەڵی خوێنکارانی کوردستان خۆی ناکرێت دەستخۆش کاکجوتیار کا قادر ینی ئەوەی کە کاکجوتیار ئاماژەی پێدا ینی دیارە هەموو ڕێکخراوێکی ینی پیشەیی و هەروە ڕێکخراوێکی خوێندکاری دیارە بە پاڵپشتی حیزب دێتە بوون و ئەو حیزبە دەبێت پاڵپشتی بکە ئەنجا لەسەر هەمویانەوە ئەین دەبێت حکوومەت بە بێ جیاوازی و بە یەک چاو و بە یەک ئاراستە و بە یەک سیاست لەگەڵ ئەم ڕێکخراوانەدا بجوڵێتەوە بۆ لە پێناو پێشخستنی سەرجەمکایەکان لە هەرێمی کوردستان ڕێکخراوی خوێندکاران ژێکێکە لەو ڕێکخراوانی دیارە کە لە هەناوی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە سەرچاوی گرتو و دروست بۆ هاتوۆتە بوون بەڵام تا چەند گرنگ بووە لە ڕابردووە لە ئێستاوە لە داهاتوش کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە چاوی دەستێوەردان سەیری ئەم ڕێکخراوە نەکا بەڵکە بە چاوێک سەیری ڕێکخراوی خوێندکاران بکە کە ڕێکخراوێکە لە پێناو گەشەکردنی عەقڵی نوێ و بیری نوێ و دۆزینەوە وەکو کاکجوتیار وتی هەلی کار بۆ خوێندکاران و سوود وەرگرتن لە کایە زانستیەکانی ئەم وڵاتە لەسەر هەمویانە منە مێشتێکی کەش بڵێم ینی ئەمە ژۆک و پرسیارێک تا چەندە گرنگ ینی پشتیوانی حیزب بەدەست بێنن بەڵام بەبێ دەستێوەردان پشتیوانی سەرۆکەکەتان بەدەست بێن وەکو سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام بەبێ دەستێوەردان
بە تاکید ئێمە وەک کادیرانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان شانازی بە مێژووی ڕێکخراوەکەمان دەکەن و شانازی بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین کە لە تاریخی خۆیان لە مێژووی خۆیان یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە پاڵپشتێکی بەهێزی کۆمەڵی خوێندکارانی کوردستان بووە بۆ ئەوەی زیاتر بتوانین خزمەتی خوێندکاران بکەین لە ناو ناوەندەکانی خوێندنە. ئەگەر سەیری ساڵێک بەر لە ئێستا بکەین کە باسی دەرماڵی خوێندکاران دەکراوە و کێشە و گرفتێکی زۆر لە زۆنی سەوز وەکو هەموو ئەو کێشانەی تر کە حکوومەتی هەرێمی کوردستان دروستی کردبوو بۆ ناوەندەکانی خوێندن لە سلێمانی دروستی کردبوو، سەرۆک باوڵ تاڵەبانی 11 کاتژمێر لەگەڵ خوێندکاران دانیشت بە وردی جێی لە سەرجەم داواکارەکانی گرت و لەسەر بودجەی یەکێتی نیشتیمانی کوردستان توانی دەرماڵی خوێندکاران لە سلێمانی دابین بکات و ئەو کاتە بووە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ شەرمەزاری کە نەیتوانی دەرماڵی خوێندکاران دابین بکاتن لەلایەن سەرۆک باوڵ و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم دەرماڵێ دابین کرا، ئەمانیش دوا بەدوای ئەوە ئەم بڕیارەیان دەرکرد کە دەرماڵی خوێندکاران دابین بکەین. و ئەمە ئەگەر باسی هەڵی کار دەکەین ئێستا ئەمە لەم هەولێرە بەدایان جار کە کادریانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان دەرفەتیان بۆ خوێندکار دروست کردووە کە ببێتە ناو ناوەندەکانی کارکردن و بێتن ئیشکاتن، بەڵام بەداخەوە لە هەولێر کە دەبینین خاوەن بڕوانامەیەکی بەهێزی وەکو یاساناسێک وەکو پارێزەرێک لە ناو هەولێر لێی دەدرێتن و چاوی پرخین دەکرێتن و حکوومەت بێدەنگ دەبێتن و ڕێکارێکی ئاسایی وەکو ئەوەی کە نەبابێ بتن و نەباران دێن لە محکەمە قەزیەکەی بە قەزەکی ئاسایی وەردەگرێن، ئەم کاتە ڕۆڵی ڕێکخراوەکان دەبێت زیاتر بێتن بۆەوەی کە داکۆچی لەم بڕوانامانە بکەین کە لە ناوەندەکانی خوێندن بەدەست دێتن کە وەکو ئەوەی کە ئێمە لە سلێمانی لە سنووری یەکێتی نیشتیمانی کوردستان شانازی بە ئەزبەکەی خۆمان دەکەین کە پاڵپشتێکی بەهێزە و هیچ کاتێک نەبووتە کارکتەرێک بۆ ئەوی دەست لە پەروەردەوە وەربدەین، بەڵام لێرە دەبینین لە زۆنی زەرد بڕوانامەکان ئەوانەی کە خاوەن بڕوانامەی بەرزن لە هەولێر لێیان دەدرێتن و هیچ ڕێکخراوێک مافی ئەوەی نییە کە بەرگریشان لێ بکاتن بەداخەوە. ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان وەک کادیران یەکێتی نیشتیمانی کوردستان شانازی بە ئەزبەکەی خۆمان دەکەین کە هەمیشە و هەموو کات لەلایەن سەرۆکەکەی لەلایەن دەستەی کارژێڕ و مەکتەبی سیاسیەکەی پاڵپشتێکن بەبێ ئەوەی دەست لە کای پەروەردە و خوێندنی باڵە وەربدەین لە هەرێمی کوردستان. لە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی کە بۆ خوێندکاران کراوە لە هەمیشە خوێندکاران بۆ نەکارکتەرێکی بەهێز بۆ هۆشارکردنەوەی خوێندکاران و لە ڕێگای سمینارات و لە ڕێگای کردنەوەی خولی زۆرا و زۆر بۆ وشارکردنەوەی خوێندکاران. ئێمە بۆیە داوا دەکەین هەمیشە خوێندکار پێشەنگ بێتن لە بڕیاردان وەکەوەی کە هاوڕێم کاک دوتار و کاک سەیدا شاخەوان باسییان کرد کە خوێندکار قەراریدا کۆمەڵێک ئەو فەوزایە نامێنێت کە ئێستاکە لە حکوومەتی هەرێمی کوردستانەیە. بەداخۆ ئەم حکوومەتەی ئێمە ئەگەر کەسانێکی خاوەن بڕوانامە و کەسانێکی بە ئەزمون لە کای ڕێکخراوەی و کای حکومڕانی حکوم بکەن، نە ئەمڕۆی هەرێمی کوردستان دروست دەبێت نە ئێستا خەریکە بەداخەوە دوو ئیدارەی لەسەر دەستی کەسانێک دروست دەبێت کە لە حکومڕانی نەگەیشتون لە هەرێمی کوردستان بەداخەوە. باشە کەواتە یعنی توانین بڵین پێویستە کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە نەهج و سیاست و استراتیژی نوێدا چی پەیڕەوکە بە تایبەتی و تا چەندە و بە ئەندازەی چەند لە حیزب دوور بێ بۆی کە بتوانێت بە بێلایەنانە خزمەت کا بەڕاستی. ئەوەی کە لە پەیامەکەی سەرۆک باوڵ هاتووە کە کۆمەڵی خوێندکارانی کوردستان بە میکانیزمێکی نوێ دێتەوە ناوکای سیاسی ناوکای خوێندکاری لە ناوناوەندەکانی خوێندن، ئەوەیە کە بە بێ جیاوازی پاڵپشتی خوێندکاران دەکات دەبێتە پارێزەرێک بۆ تەواوی مافەڕەوەکانی خوێندکاران بەبێ ئەوەی دەست وەربدات لە کاری پەروەردە و خوێندنی باڵا. ئەمەیە بەرنامەی کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە ئایندە و سەرۆکەکەمان کە لە بەیاننامەکەی خۆشیدا ڕوونی کردوتەوە. بەڵێ دەست خۆشکا قادر. بەڵێ کاک شاخەوانیانی پێویستە ینی چ گۆڕانکاریشی نوێ و ئەو هزرە نوێ چییە کە پێویستە لە استراتیژی نوێی کۆمەڵی خوێندکاراندا پەیڕەو کرێ و پێویستە ینی کۆمەڵی خوێندکارانی کوردستان ڕاستە بۆ خزمەتکردنی ینی پەروەردە و فێرکردن و ئاستێکی باڵای پێگەیاندنی نەوەی نوێ لە هەرێمی کوردستانە، بەڵام بۆ دەرچوون لەو لۆکاڵی بوونە
و بۆ نێودەوڵەتی بوون و جیهانی بوونی تا چەندە گرنگە خزمەت بکرێەوە ئەو بیر و بۆچوونانە چین کە بێنرێتە ناوە بۆ ئەم کۆمەڵێ بەڕاستی. زۆرم پێخۆش بووە پرسیارەت کرد لە پەیڕە و پرۆگرامی کۆمەڵەی خوێندکارانی کوردستان لە ساڵی 1970 یەکێک لە خاڵەکان کە باسی لەوە کردو کۆمەڵەی خوێندکارانی کوردستان هەوڵی ئەوەدا لە ڕێکخراوی نێودەوڵەتی ببێ بە ئەندام. خۆشبەختانە ئێستا کۆمەڵەی خوێندکارانی کوردستان ئەندامە لە ڕێکخراوی لاوانی سۆشیال ئینتەرناسیۆناڵ کە بە شانازیەکی زۆرەوە هەواڵانمان لە دەرەوە بە نوێنراتی خوێندکاران کە هەواڵ شۆڕش قادر ڕەحیم سەرپەرشتی ئەو کاتی نوێنراتی خوێندکارانی لە دەرەوە کردووە ڕۆڵی گرنگیان هەبووە تا ئێستاش کۆمەڵی خوێندکاران و هەروەها ڕێکخراوی ئازادی لاوانیش ئەندامە لەو ڕێکخراوەدا. کۆمەڵی خوێندکارانی کوردستان مەڵبەندی پێگەیاندنی کادیران بووە، مەڵبەندی پێگەیاندنی دەیان بگرە سەدان کە کادری حزبی حکومی و هەروەها لە ڕێی کۆمەڵی خوێندکارانی کوردستانەوە ئێمە توانیمانە خزمەت بە خوێندکاران، خزمەت بە کەرتی پەروەردە و فێرکردن بکەین. خۆشبەختانە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ بەڕێز هەواڵ بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیامێکی گرنگی بڵاو کردەوە. پەیامەکەی مایەی خۆشبەختیە بۆ هەموو خوێندکارانی کوردستان بێ جیاوازی. بەڕێستان لە پرسیارێکی پێشووترتانە بۆ هەواڵ قادر باسی دەستێوەردانتان کرد. ئەگەر دەستێوەردان بریتی بێ لە دابینکردنی دەرماڵە، ئەگەر دەستێوەردان بریتی بێ لە پڕکردنەوەی خزمەت گوزاریەکان، ئەگەر بریتی بێ لە باشکردنی ژیانی خوێندکاران، ئەگەر باشتر بێ، ئەگەر بریتی بێ لەوەی کە کەرتی پەروەردە و فێرکردن بەرەو پێشتر بڕوە، هەر کەسێت دەستێوەردانەکە فەرم و بابیکە با سەرۆکی حکومەتیش بیکە بۆ جێگەی دەستخۆشی جۆرە دەستێوەردان. بەڵێ ئەو دەستێوەردانی کە ئەرکی سەرۆکی حکومەتەوە نەی کردووە، جەنابی سەرۆک بافڵ تاڵەبانی هاتووەتە پێشەوە و کردوێتی و مایی دەستخۆشیە و دەستخۆشیشی لەکەین کە بەڕاستی بوێرانە هاتە پێشەوە. کۆمەڵی خوێندکاران لە دوا کۆنگرەی خۆیدا بەڕوونی باسی ئەوەی کردووە کە ئەمە یەکێکە لە خاڵەکان و یەکێکە لە مەرجەکانی سۆشیال ئینتەرناسیۆناڵ کە ئەبێ ڕێکخراوی خوێندکاری بەفعلی ئەندامی یعنی ڕێکخراوی حزبەکەی خۆی بێ. ئێمە بە شانازیەوە لە پەیڕۆ پرۆگرام تەزبیتمان کردووە کە ئەندامی کۆمەڵی خوێندکارانی کوردستان ڕێکخراوێکی خوێندکاری سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە. بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان دەستێوەردانەکانی تەنها بۆ خزمەتی خوێندکاران بۆ هەرگیز دەستێوەردانی لە ئیشی تا چەند یەکێتی پێی باش بوو کە کۆمەڵی خوێندکارانی کوردستان بە یەک چاو سەیری هەموو خوێندکاران نەکا، یاخود تەنها لە خزمەت خوێندکارانی ئەو ڕێکخراوەیە بێت کە ئینتیمایان هەیە بۆ یەشێتی. ئەمە هەبووە لە ڕابردوو؟ هەرگیز ئەوە بەجددی تاوان بووە لە یەکێتی نیشتیمانی کوردستان. سەرۆک مامجەلال هەرگیز باسی لەوە نەکردو بە پێچەوانەوە. لە وتەکانی سەرۆک مامجەلال هەمیشە باسی خوێندکاران بەگشتیەکە و تا سەرۆک بافڵ تاڵەبانی باسی خوێندکاران بەگشتیەکە. ئێمە خەمی خوێندکارانە بەگشتی. کۆمەڵی خوێندکارانی کوردستان کۆمەڵی خوێندکارانی هەموو ڕەنگەکانە، کۆمەڵی خوێندکارانی هەموو دەنگەکانە بێ جیاوازی. و ئێمە لە مێژووی خۆمانە ئەومان سەلمانوە هەرگیز جیاوازیمان نەکردووە لە خزمەتکردنی هیچ خوێندکارێک بەهۆی دەنگ، بەهۆی ڕنگ، بە هەر هۆیەک لە هۆیەکانەوە بێ. ئەوە خاڵێکی شانازیە لە مێژووی کۆمەڵی خوێندکارانی کوردستان و لە ڕابردوو و لە ئێستا و بۆ داهاتوش کۆمەڵی خوێندکارانی کوردستان هەرگیز کاشان بەرەو کۆتایە چم ئەمەوێت دو پەیامی خۆت ینی لە پێناو خزمەتکردن و نێکردنەوەی کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە یادەکەدا بگەینی فەرموو بە کورتی سوپاسە. دو پەیامی من ئەوەیە خوێندکارانی کوردستان ناومێت نەبن لەوەی کە ماوەیەک کۆمەڵی خوێندکارانی کوردستان کارەکانی وەستا. بەرنامەیەکی زۆر باش هەیە، یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەیەکی زۆر باشی پێ بۆ خزمەتکردنی خوێندکارانی هەرێمی کوردستان. سەرۆک بافڵ ئەمەی کردوتە خەمی خۆی کە ئێمە باوەڕمان پێێتی وە دڵنیاین کاری زۆر باشەکە لە داهاتوودا. بۆیە ناومێت نەبن، کۆمەڵی خوێندکاران بە ڕەنگێکی تر، بە شێوازێکی تر بەڕێوەیە بۆ خزمەتکردنی خوێندکارانی کوردستان لە هەموو شوێنەکانی کوردستان لە زاخەوە بیگرە تا خانەقی.
بەڵێ دەست خۆشکاکە شاخەوان کا قادر جەنابیشە دواپەیامە بە کورتی بنێری زۆر سوپاس دەکەم. زۆر سوپاس دووبارە پیرۆزبایی لە هەواڵانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان دەکەم لە هەر کایەک لە هەر ساتێک لە ساتەکانی کە لە مێژووی خۆیان لە ئەم ڕێکخراوە تێکۆشەرە کاریان کردووە و دووبارە پیرۆزبایی لە خەڵکی بە شەرەفی کوردستان دەکەم کە کۆمەڵی خوێندکارانی کوردستان بە بەرنامەیەکی تازەوە دێتەوە کایەک خزمەتکردنی خوێندکاران بۆ بەرەو پێشبردننی کەرتی پەروەردە و خوێندنی باڵا ئینشاڵڵا لە ئایندەیەکی نزیکە دەکەوینە کارکردن بۆ خزمەتکردنی خوێندکاران لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی بیر و ڕای سیاسی تەنها خوێندکار بێتن و بەسە بۆی ئێمە بتوانین خزمەتی بکەین. دەست خۆشکا قادرجان زۆر سوپاس جەنابیشە دواپەیامە بە زۆر سوپاس بۆیەوە دووبارە پیرۆزبایی لە هەموو هەواڵانی کۆمەڵی خوێندکارانی کوردستانەکەم. یەک شتێ لە کۆتایی ئەڵێم لەم کۆتایە کە کێشە و گیرروگرفتی زۆر زەق بۆ لە ناو ناوەندەکانی خوێندن دانیشتنی هەش کاتژمێری و دەکاتژمێری لەگەڵ بەڕێز جەنابی کاک باوڵا کرا خۆی لە چاپەکەوتنە کاوتی من ئێستا تێگەشتم کێشە و گیرروگرفتەکان چی ئێستا تێگەیشتم کە خوێندکاری زۆر بە ئەزمونوانەیە توانین سوودیان لێ ببینین. هیوادارم ئەو دانیشتانە بەردەوام بێ هەتا زیاتر جویان لێ بگیرێ زیاتر کێشە و معاناتەکانی ناو ناوەندەکانی خوێندن دکی پێکرێ. هیوادارم ئەو کۆمەڵی خوێندکارانی کوردستان وەکۆی کە بەڕێزکا باوەڵ ئاماژەی پێداوە بە جۆرێک بێکە لە ئاستی تموحی خوێندکاران و کۆمەلگاکەیە بێ و هیوادارم کۆمەڵی خوێندکارانی کوردستان یەک شت هەیە کە من بەڕاستی زۆر لە لای من مای مەراقە لەوەتی لە ناو ناوەندەکانی خوێندنان بێمتمانەیەکی لە ناو ناوەندەکانی خوێندنە کە ساڵانە خوێندکار کاتێک کۆتایی تاقیکردنەوەی ساڵەکات ناتوانێت ئەو دەفتەرە ببینێتەوە کە نمرەکەی بۆ دانرا و تاقیکردنەوەی تیایدا کردووە. ئەگەر مامۆستایەک بە ویژدانەوە توانی بێتی نمرە و حەقی ئەو خوێندکارە بدا هیچ پێویست ناکە بەڕاستی دەفتەری تاقیکردنەوە لە خوێندکاران بشاردێتەوە. هیوادارم لە داهاتوە کۆمەڵی خوێندکارانی کوردستان بتوانێت ئەو مافە بۆ خوێندکاران بژێڕێتەوە چونکە لە دەروی وڵات خوێندکاری ماستەر و دکتۆرە و بەکارۆریۆس کاتێک تاقیکردنەوەی کۆتایی ساڵەکەن زۆر بە ئاسایی ئەتوانن سەیری دەفتەری تاقیکردنەوەکانیان بکەنەوە ئەنجامەکەی خۆیان بینەوە وەکوتم دڵنیایە لەوە دڵنیا مەگەر مامۆستایەک بتوانێت بە ویژدانەوە نمرەیەک بۆ خوێندکاردا بنێ بە هیچ جۆرێک ناتوانرێت دەستکاری بکرێت. سواز بۆ کاک جوتیار محمود هەروە سواز بۆ کاک شاخەوانەرچی وەرەوە کاک قادر حەکیم کادرانی پێشووی کۆمەڵی خوێندکارانی کوردستان کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان سوپاسانەکەم بەڕێزان. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شووی پانۆراما پێشکەش کرای ئەوش ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ.